الله أكبر الله أكبر دوای نوێژی بەیانی یەکەم ڕۆژی جەژنی قوربانە مزگەوتی فەجرە لە سلێمانی دەنگی تەکبیرات و ئەڵڵاه ئەکبار لە بڵنگوەکانەوە تێکەڵ بە کەشێکی بێدەنگی گەڕک بووە. نوێژخوێنان بەرەبەرە بەرەو مزگەوتەکان دێن بۆ ئەنجامدانی نوێژی جەژن. هێندێک نوێژی سونەت دەکەن، هێندێکیش قورئان دەخوێن و تەکبیراتیش بەردەوامە. لە کاتژمێر 5 دەستکرا بە ئەنجامدانی نوێژی جەژن و لە دوای ئەوەش وتارێکی کورت دوای گەردەن ئازادی لەیەک و وەلانانی ڕەخوکینە هەوڵاتیان پەیامی تایبەتیان بۆ جەژن هەیە. ساڵانی ڕابردوو کە لە مزگەوت دەرەچووین یاخود خەڵک دەرەچوانی کە لێمە گەورەتر بوون ئیتر وەکو عورف و عادەتە کوردەوارێکە وەکو لایەنە دینیەکە ماڵ بە ماڵەگەڕان بۆ گەردن ئازادی بە تایبەت سیلی ڕەحمەکە لەمەیە ئەمان بینی سیلی ڕەحم و ماڵ بە ماڵی خزم کە سوکار ئەگەڕان دراوسی ئەگەڕان خزم کە سوکار ئەگەڕان بەڵام ئێستا بەداخەوە ئەوە کاڵ بۆتەوە نایبینی یعنی تو خواخواتە دراوسەکەت بێت تەقەبا لە دەرگا پێت بڵێت جژنە پیرۆز بێ گەردمان ئازاکە ئەرێت تۆ دراوسێمی ئەرێت تۆ هەی نیت بەڵام ئێستا شتانە نەماوە بەڕاستی سیرەکەی خەڵکێکەیە لاوچێ بە سورفە لە بازار پێ بڵێت تۆ دراوسێمی طبعا پێش هەموو شتێ بێت دەستی دایک بووە کە ماسکەی تو ڕێزیان بۆ خوشک و براو هەبێ. باشە ئەی دوای سەردانەکەی بۆ سەردانی بەڵێ سەردانی دەسوکارەکەین چونکە سیلەی ڕەحم بەجێبێنین لەگەڵ هەر وەکو ڕەفیقەکانت وەڵا ئیتر وەکو ڕەفیقە چین و ماڵی مامۆستاکان و لەگەڵ دایک و باوکیش ماشەڵڵا چین. داواکارم لە هەموو موسڵمانانی ئەم سەرزەمینە کە بە خۆشی و بە شادی ئەم جەژنە بنە سەر و بە ڕێکی خۆش و بە گەردن ئازایی لە یەکتری و سەردانی خزمان و کەس و کار بکەن. لەم جۆرنەیە بەرنامەیە کە لە مزگەوت ڕۆشتمەوە بچم دەستی دایک و باوکم ماچکەم و جۆرنە پیرۆزیان لێ بکەم و لەگەڵ هاوڕەکانمان جۆرنە پیرۆزە بکەین و بچین سیلەی ڕەحم بەجێ بگەێنین و دراوسەکان و دوایەوە خزمەکان بگەڕین. ئەوەی جەژنی قوربان جیا دەکاتەوە ئەنجامدانی حەج و قوربانیکردنە. مامۆستانی ئاینیش بەم جۆرە باسی دەکەن. بەڕاستی مزگە و پەیامی تەندروستی پێ بۆ هەموو لایەک باش وایە و حیوانی سەر ئەبڕێ بە شێوازێکی جوان لە شوێنێکی چاکە سەر ببڕێ حیوانێکی ساق بێ و نەبێتە ئێمە زۆر جا لە جژنەکانان پەیامەشمان هەیە بۆ خەڵکی بە تایبەتی میلەتی خۆمان کە ئەو حیوانی سەر ئەبڕێ ئەوەی کە لی ئەمێنێتەوە بە کەڵک نایە لە شوێنێکا فڕێ نەدرێت کە بێتە هۆی ناتەندروستی ژینگە بۆ وڵاتەکان بە تایبەتی سلێمانی. ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵ دەڵێت هیوادارم دەسەڵاتدارانی هەرێم چاو لە نوێژخوێنان و مزگەوت بکەن کە هەڵگری پەیامی ئاشتی و ئاوەدانین و کێشەکان وەلا بنێن لە پێناو خزمەتی خەڵک. ئەمە مەراسیمێکی گەورەیە و شعارێکی گەورەیە. ئەم پەیامە گرنگە کە لایەنە سیاسیەکانیش بگرن پێش چاو لە ئێمەوەی وەربگرن لە ئێمەی موسڵمانەوە لە ئیسلامە وەری بگرن کە ئیتر چیتر ئەو لێکترازانە ئەو یەکتر نادی دەگرتنە ئەو خۆخۆریەی کە باسەکرێ ئەو حاڵەتانەی کە هەیە لە ڕاستیە وەلا بنرێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە لێواری تیاچوون و فەنابوون ڕزگار بکەین بتوانین بە هەموو لایەکمان خزمەتێک بە هەرێمەکەمان بکەین. جەژن هەوێنی ئاشتی و تەباییە ئەمە نەریت و کللتوری موسڵمانانە کە ئیسلام پێمان دەڵێت هاوکاری یەک بین دڵی یەک نەڕەنجێنین سەردانی یەک بکەین ئەوانەمان توانای قوربانیمان هەیە قوربانی بکەین و بیدەین بەوانەی هەژارن سەردانی یەک بکەین و سیلەی ڕەحم بەجێ بهێنین لەگەڵ کەسوکار و دراوسێ باش بین بۆ وەفا بین ڕێز لە یەکتر بگرین. ئەمەیە ئاینی ئیسلام و ئەوەی کە قورئان و خودا لێمان داوا دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.